ماني جبل كوباني بر وأنا هر مدينة ماني دي بيتا قبرستان وكورستان كابيز بوتسة التاج جدست پیکا ایریشا ریخستنا داعش دا لسر باجار کوبانی دا 15 ایلونا سال 2014 دا و پشتی 21 روزان کشر در روزا 5 جوتمه دا درباسی ناوا تاخن باجار کوبانی ببو و دمه خلق کوبانی کوشبری با کره کردستان ببو و سویل دا ناوا باجر دا نمابون و چکدارن داعش قریبون دهندر در روزان دا پرانیا باجار کوبانی کنترول بکن و فشارن خواج بو کنترول کرنا تواهی باجر مزن و بردوام دکرن. ارمي 3 دوشك 14 ارمي روجا 6 جوتمه روجا هری تنگ و دجوار د ایریشا داعش دا لسر کوبانی بو. دوی دمه دا ایدی زور پیوستیا شروانن یکینه پارستانا گل یپکه و هن گروپن ارتش آزاد ین کلناف کوبانی مابون جهیزه که پشتوان جبلخانه و چکن گران رهبو و ایدی چاره لپیش شروانن کرد جبلی پشتگری و آلیکاری که جدر و نمابو. نحن بحمد الله الآن في وسط المربع الأمني في مدينة كوباني بالقرب من سجن الأسايش. هر کردێک ئەگەر تووشی هێرشی دژمنان و تێرۆریستان بوو ئەگەر بتوانێ یارمەتیە داتن و دەیپارێزی نەک بڵێ هەر کوردێک هەر مرۆڤێک ئەگەر تووشی زوری زۆرداران ببی اینجا چه بگاتەوەی کە کوردێک دروجن 6 7 و 8 جوتمه سال 2014 دا یپک برخدانا کیلیکن مان و نمانا کوبانی لهمبر ایریشن داعش ین هری تندکر و روزانه به دهان شهید دادن. دوان روزان دا و د انجام دانوستاندن دیپلماسی د ناوبره هفپیمانی نافدولتی یا لدجی ریخستان داعش و رایدارن حرم کردستان دا لسر چارنوسا کوبانی ریکفتنک د ناوبره هفپیمانی نافدولتی و حرم کردستان و ترکیه دا چه ببو. ناوروکا و ریکفتنه جی او بو کوه پیشمرگین کردستان و ارتش آزاد جی درباسی کوبانی ببن و لگل یپک بروانی جبر کوبانی و بکن. لگوری و ریکفتنه جی روژا 7 جوتمه دا هفپیمانی نافدولتی تون دست بمباران چپرین داعش لناف باجار کوبانی کربو و دست وردان بالافرین هفپیمانی نافدولتی ببو آلیکار که پلان کنترول کرنا باجار کوبانی جی آلی داعش و تک هره و روشک نو لسر عرضه درست ببا. بگمان او بانگا سروک برزانی د آلی هیز ناونتوی دا و براوانیا کوبانی بکن او بو دریا کی هیز ناونتوی کتن کوبانی بو دریه کتنا هیزان ناونتوی جسوریا به تفدا. لرخ بردوامی شر لناو باجار کوبانی پیوندی دیپلماسی د ناوبره حرم کردستان او هفپیمانی نافدولتی دجی جبو آلیکاری کوبانی بردوام دبون تا که دروج 20 جوتمه دا 21 تن چک و جبلخانه ج آلی حکومت حرم کردستان و بریا بالافرین بارهلگر ین هفپیمانی نافدولتی ج کوبانی را هاتبون شاندن و به پاراشوتان بسر کوبانی دا هاتبون بردان که 2 بار جوان کتبون دستین چکدارن داعش جی. کاتی که او در فتر رخصا هیزک بچی بو کوبانه یکم جار اما آماده بون که هیزکی پیادش بنیرین و جنابی وزیری پیشمرگه و برایانی وزارت همو ازانن ولی ما برایانه لوی خویان دوان کر گوت یعنی ما پیوستی من به هیزی پیاده نیه دمانوی هیزی که پشتیوانی من بو بنیرن. دروج 21 جوتمه دجی سروک حرم کردستان مسعود بارزانی بریار ستانده بو که هیزه که پیشمرگه بو کوبانی ورشاندن و دروج 22 جوتمه دا پیمان دهوک دناور انجمن نشتمانی یا کرد سوریه و تفدم دا هاتبو رگهاندن که لگوری و دوابو انا کسی جی دبروانی جبر کوبانی و دا بشدار ببه
دوی روژه دا پارلمانتوی هرم کردستان جی بریار بارزانی به تواهی دنگ پارلمانتران پسند کربو. طبعا وقتی که جناب سروک هرم کردستان برز مسعود بارزانی پیشنیاره که بو پارلمانی که پیوسته هیزه که پیشمرگی بچید بو کوبانی. طبعا ما حمله که زانی که کوبانی یاد خطره که مزنده تیروریستین دا اصل حمله که به هیر ساینا بو سر کوبانی هرچند بحقیقت دو وقت دم سره که قرص دابون برگیریه که و دابون لرم منطقه رابعه و زمار لسر پیشنیار جناب سروک هرم کردستانی که دوال آتا کنی او هزا پیشمرگز پارلمانش تکرا دنگ بریار لسدا و بین رینمایی سعودی وزارت پیشمرگی او هزا پیکینانو اللي تسكي قرص بتبن اوانا هم مدربو تدريب كربو سروان سكت قرص وهات البشمركي ما شالو شابك البجنوان اوين بارتيزان ما شكور اخدم الانوان وهات البشمركي ما شالو شابك البجنوان اوين رونيا شابي ما در روز 28 جوتمه سال 2014 دا یکمین کاروان پیشمرگه بر به کوبانی و بره کتبو او یکینه یک 163 پیشمرگیان بو و ببون دبش در دور نیو وان دریا عزمانی را به بالافرج بالافرخانه هولیر یا ناف دولتی بره خدابو باکور کردستانه و در بربانگا روز 29 جوتمه دا لبالافرخانه رها یا ناف دولتی پیا ببون و جور بر خدابون هرم پرسوس یا نیزیکی سینور کوبانی و روج آوای کردستانه و لناونده که پولیسین ترکیه لبنده پیشمرگین و دریا بجایی را بر کوبانی و بره کتبون مابون. ما كنا دو كاروانك دي بطيارة شت كاروان دي سيارة وبيا او بي 28 كاروان سبيدي فريكات وديت التلفزيون هذا تشوا خلكي بيشواز يواكر چونكو هذا قالك تشتكي باش بيش جناب سروكي بريارة كوصا شيرانه دايكو در بازي دو سي دولتا كابن چند توارا حوالي خال كوباني بال 28 ما كان من اثر پرشتي وابي ما كان دو اوادي دو قافله ايك سيارات دي چت يا ديب طياره ام هفته طياره چون او ديب سياره ام چون وقت ميديا دي خد ناف دابين ودي چوا خلكي پیشوازی لت کرو حتی هم گهشتی نویر باور که حتی دو که در کتین 4-5 ساعت کمان حتی گهشتی نه زاخو دروج 30 جوتمه دا شانده که فرماندار و افسرین پیشمرگیان سردان کوبانی کربون تا کوریا در باسبونا پیشمرگه و جه وان لناوا باجار کوبانی ناس بکن. او درگه امتر چون باور که 5 متر بین حوال هنده حوال هات بینه برای کامه کو رکنی شما بدن مبنه ناف کوبانی دا لویر مدید وا حوالا کراغار 5 متر بین جبر قناصا گو بیتب کیا غار مگوتی والله ام ناکی نغارم شرمت کیم کی نغار ما ام چون هنده قناص و هنده اودیت مور کرن بس ام داخلی کوبانی بین او توارم او جهاد نبره کامه یعنی کوبانی کاول بی باور بکات نخانی ما بین نه چون داخل بین ام چون ما قررت یه پاکت دوا ما استطلاع کر سپیده ام چون حتی مغرب اسمام اول روز بکو ام داخلی کوبانی بین ما استطلاع کر ما جهت طوبت خواه جهت راجیما جهت مقررت خواه ما خرب بالاف کرن ما جهت خواه گرتن که روژادی ام اول روژا سیه بی که ام روژادی بین داخل بین جبر پیشوازی جماوری یا گرم کاروان پیشمرگره جالی کردن باکور کردستان و او روجه که لسر لناف باجارن باکور کردستان درنگ مابو تا کد بربانگا روجه 30 جوتمه دا تاوی عربه و آلاو و چکن خواه پیشمرگه گهشتبون هرما پرسوسه ده پشرا و ده دمجمیر 10 شوا 31 جوتمه دا کاروان پیشمرگه پرسوسه برای کتبو و ده بن چافدیریا بالافرین شرین هفیمانی ناف دولتی دا دریه که تایبت را کلنیزی کی گنده تل شعری لروج آوای باجار کوبانی جبو در باسبونا پیشمرگه هاتبو وکرن
پێشمەرگە دەرباسی ناو باژارێک کۆبانی ببوون. آنا وکیلی دا پیشمرگه کردستان باجار پرسوسه هرما پرسوسه برای خدان هرما کوبانی لپاش ما دیمن دیارن لذا اف پیشمرگه نه در باستران برای وان لکوبانیه بیجی پیشمرگه بیجی پیشمرگه بیجی پیشمرگه روجی سیه 29 گهشتن سروج دروج لوی ماوا روجی سیه بو سیه و یک اما استطلاع کرد لناو کوبانی لقل 5 برادر او افسران بلام اول استطلاع دیاری ما 38 او اوتومبیلی عسکری لقل مبو چک و 80 زور لقل مبو او دروازی کوبانی بوما زحمت بو داعش زور نزیک بو اما اتفاقك داوال تركيا كر لهريمي كردستان كر درجه كي دبوما ديار بك بلام حتى دور داعش بكافم روجي جمعه موافقه سر شو لسر او داو كريمه روجي شما اما لاو كوباني داخل بو شو بو لروجي يكم يكي يازده لكوباني اما بجوازي شيخ عصمت وهفال محمود وهفالاني يبكو ثوارقه هاتن پیشوازی او پیشمرگه کرتن ایما لدوای جورکی تنسیقی مشترک درست کرد نقبی پیشمرگه او قواتی کردی لکوبانی جبر کو پیوستیا هیزن لهندر کوبانی به هیزه که پشتوان به چکین گران هبو پیشمرگه کردستان لگوری پیوستیا شر لکوبانی وکی هیزه که پشتوان چه شروان کوبانی را چکین گران در واسی کوبانی کربون و هجمارا یکینه یکم یا پیشمرگیان چک و آلاوین شر و عربین لشگری که هیزا پیشمرگه بخوار بربون کوبانی اف بون 163 پیشمرگه 38 عربه 4 هاونین 12 میلم 4 هاونین 82 میلم 2 راجیمین 107 میلم 2 توپخانهین 57 میلم 2 توپخانهین 106 میلم 2 دوشکاین 12 و 9 میلم 2 دوشکاین 14 و 9 میلم 4 سپیگینین و 1 توپخانه 23 میلم شو قوة الشرق بي داعش فرس كري سر ما كردافيا وكردان هلم بس الحمد لله دنيا وعالم وخرد بيجن كاس نشيا برسنجي داعش بقرد تني كرد نبن وما يقرتي فش خانقين وحتى كوباني الخرجة ما برسنجي وايد قرتين وضربت لو ما اللي داينو إيك نشن إيك بوجي بيجوا بين بالي باجوا شنو إن شاء الله هردت تروي رجبنو ئەوەی بەردەوامە لە کۆبانی شەڕە وری پێشمەرگە زۆر بەرزە لە هێرشین لە پێشڕەویین داعش ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەیە بژیت بەرخۆداڵە کۆبانێ بەرخۆداڵە کۆبانێ بژیت بەرخۆداڵە کۆبانێ پێشمەرگەی وەختە بەرخۆداڵ کۆبانێ في فرق بين حولێر و كوباني وش فرقي نبي كوبان بتحولير وهرجع شو فرقي نبي بۆ هەموو هەرکێک کە لە کۆبانی بە ئێمە بسپێرێ تر شەو بێ ڕۆژ بێ لە دەمەوبەیان ئێمە ئامادەی خۆمان دەربڕیوە و تواتنیشمانە گورزی کاریگەر لە دوژمن بوەشێ. پشتی کو یەکینەیە پێشمەرگەیان دەرباسی ناو باژارێک کوبانی ببوو قوێ دەمێ دەردۆرە ji 175 باژێر کەتبوو بن کۆنتڕۆلا ڕێخستنا داعشێ پێشمەرگە دەناوبەرە تاخە کانیە مشدە و دارستانە لە ڕۆژئاوایی باژارێک کۆبانیدا بجه ببوون و ڕۆژە دن ڕاستەڕاست پێشمەرگەیان دەست بە تۆپبارانکردنا چەپەرێن داعشێ لە ناوە باژارێک کۆبانی و گوندێن دەردۆرێک کرەبوون. بەردەوامە لە شوونی هاون و لە شوونی کاتۆشی داعش ئێستا ئەمە هێزی چەکی هێزی پێشمەرگە مسيطرة لأو روجافا وروشي واني باشتر سب كابتنك قالك ما ينادر قالك وما بيشتر دشمني داعش كان
و سرکفتنێک گەل هەواڵە مەینە سەرکەفتنێکە گەلک باش. ئینشەڵڵا دی ڕۆژێکە بەتەم ئامادە نەخوین و خاپڕێژن لە هەر پۆچێکە کوردستانی بن چه هەولێر زاخ و دوو کوبانên دیاربەکرتن و هیچ ڕێگەک نینە. ئینشەڵڵا سەرکەفتن نێزیکە سەرکەفتنە کوبانی و هەموو هەواڵی نیەپەکی بێک بە بەرخۆدانە کوبانی دی نێزیک سەرکەفتناوی ڕاگەهینە. بە بەشداربوونا پێشمەرگەیان را ڕەوشەکە نو دشەرێک کۆبانیدا هاتبوو دروستکردن. ئەو ژی کو هێزên hevbeş yên ku berevanî ji ber Kobanî vedikirin ji qonaxa berevaniyê derbasî qonaxa êrişê li dijî çekdarên Daişê bibûn. Ango çekên giran yên pêşmergeyan hatibûn beramberî çekên rêxistina Daişê û wek heviyek ji aliyê çekên giran ve di navbera her du aliyên şerker da çêbibû. Agin! کنترۆڵی کوردستان لە دەست پێشمەرگەدایە کنترۆڵی کوردستان لە دەست جێپەکەدایە کنترۆڵی کوردستان زەربە لە دوشمن دەدەین بە بەهار و بەزستان ئەمڕۆ کاتێژنی کووردە پیرۆز بێ دوی ڕێبەندان والروزة والنسبة وكواماتنا وكوامبري خدينيها الحمد لله وميدك وجلك ومزن بوخسكو برايت ما ويد كتبيا وراي تركيا وبن يراينا توسترمال وحال وتزيد خو وبسواك أمنية تاتي دامزران وزلاي لكوا أو هزيد كردي يانكار هوالد سروانة يبكي أو زي الحمد لله يد بويا صاحبة معنوياتك وبرتو بلند كوي قوي تحسابه بوتستين دعسان ناكنت ناكوبانه با آلیکاریە یەکینەیە پێشمەرگە یا یەکەم و هەژمارە وێ 163 پێشمەرگە بە سەرۆکتیە لیوا عەبدەڵقەهار مەجید دۆسکی و هەردوو عەمیدên ئالیکار پێرە عەمید ئەحمەد گەردی و دەحام گەرگەری بوو و پشتی بەشداربوونە 37 ڕۆژان ji ڕۆژە هاتنê ta vegerê di şerê Kobanî derdora ji sedî 25 din ji bajarê Kobanî ji bin kontrola Daişê hatibû derxistin. که همه لایک به آگاه دارند تو وقت دا کوبانه لستاده اسیم ببیزم 15 زیده تر نما بود دست هزت سروانت که پکی وانه دا بلی بگیستنا پیسمرگی وان هزا سیان کو نیسا وان ست داعز بدنو و نیسا خلقی کردیز بدن که اوت آمادن پمسکلکی و که هیزه که پیسمرگی لیره بچیتن برای کوبانه یەکەمین تاخ و جهên li nava bajarek Kobanî ku di wê demê de çekdarên rêxistina Daişê têda rastî şikestinê hatibûn, mizgefta Hejreşat û kolanên derdora wê û hin kolan li başûrê Bazar û kolana Serê di roja heştê meha 11 sala 2014 da bûn. Ango derdora nîvê bajêr jî hîn dibin kontrola Daişê da mabû. او جهه كاش او جهه الشر اللي هاتي كرن شراكي قلا قال لك قرص الفيديو هي هاتي كرنت ناقينا تيرو 11 دا وهفالين يبكي وهيزن بيشمرغي بشتي شراكي قلا دجوار اف درايا هاتي كنترول كرن ودجمن يباج فشوي وروش روج بروج يا برب باشي جتا ان شاء الله سركبنا كوباني نزيكا كوباني گرزت باشد شلای پشمرگی و هوالا و یدویکتین گلک جنازتوا یدوارا و اخوای ئێستا کە ڕەوشی پێشمەرگە لە کۆبانێ زۆر بەرزە ئێمە هەست بە غەریبی ناکەین چونکە ئەمە ئێرەش هەر کوردستانە فەرق پێ ناکەین چ لە هەولێر بین چ لە دۆهۆک بین چ لە سلێمانی بین هەر شوێنێک بین کۆبانیش هەر کوردستانە چۆن لەوە بن ئەوە دەکەین ڕەوشی زۆر ئارامە ئیشاڵڵا لەوەتی پێشمەرگەش هاتە ناو کۆبانێ ڕۆژ بە ڕۆژ ڕەوش بەرەو باشتر دەڕوە ڕۆژ بە ڕۆژ پێشمەرگە وەرەی بەرزتر دەبی شەڕبان وەرەی بەرزتر دەبی ڕۆژ بە ڕۆژ وەزع بەرەو باشی دەڕوات ji wê yekîneya yekem 12 pêşmerge di şerê Kobanî de birîndar bûbûn. Birînên pêncan ji wan giran bûn û ji ber wê yekê ew pêş bi dawîbûna erkê xwe vegeriyabûn başûrê Kurdistanê û yek ji wan birîndaran jî di pişt re seqet bibû.
و یکینه یکم یا پیشمرگین کردستان دروجا سسی مها برچله سال 2014 دا دریا هاتن و دناور گند تل شعر و روج آوای باجر کوبانی را وگریا بو باشور کردستانه. و لیلت مومیا پزیشکی و هر دم شب و روش ام کار کن و سابلامیا و تندرستیا پیشمرگین و الحمدلله موضوعات کنترل کرد و تازه سابلامیا پیشمرگین زوریش یا باشن. قناع وقاية هنا بحمي شكل مادة خويناتي هذا نموذج بسيطة أمدنا عدد هاونا ما يتهاونا بهاونا طافشن برتوز وباريت وما باريت وقناع وقاية كامل مادة خويناتي ده هر پیش مگه مثلا خودنا اگه تشتکی هر چی صاحبتن امید آماده باشه لواج ده ام دیو کار اینن و ان شاء الله چیزی هم پیش مگه چنال بتن و ان شاء الله سرکفتنی هم بلته کرده. يا شيخ نحن جندك هنا في أرضكم في كوباني بإذن الله ماذون إلى آخر قطرة دم. خلق نكارم شتناو لبربونا لا سيطوان جني. دما بشتاربونا یکینه پیشمرگیان یا دویم دشهر کوبانی دا که او دروجه دودوی مها برچله سال 2014 دا دریه که تایبت را کلنیزی گند تل شعری لروج آوای کوبانی گهشته بو ناوا باجر و هجمارا و 137 پیشمرگه به سروکتی حرد و عمیدان شوکت مزوری و رشید زیباری بو جسدی در دور 25 دنج باجر کوبانی هاتو بو کنترول کرن و تنه در دور جسدی 25 باجر دبن کنترول رخصتنا داعش دما بو. ولی پیشتم ممکنه بره ماجی گلا محاولات کرین و شانت و خرمت هرخان کرین گل حوالت خودت یا پاکت ایک و ما تقریبا نزدیکی 8 ساده شکوبانی یا پاکش کردن و ام در دوامین هر گلوان بو پاکش کردن کوبانی خره ان شاء الله دو کوبانی همین ده رزگار بید. راستی وقتی چون نویدی ما گلک هاریکاری گل شروانا کرد یعنی هر گاوکا وقتی که وافیا و ما قصفک تشتک و کربایه ام حاضر بودیم ما رولک برچاف ول کرد و امشان و دبر همیا بو کنترل کردیم او اردوات گوت اما امشان بو قصفکا مرکز لیب کردیم چون که ما اعتاد کو تشتکی باش هبو ما هاریکاری آورد کرد. راستی پیشمرگی رولک مازن هبود چونا داشت چونا کوبانه دا اگر پیشمرگان نگهش باید کوبانه دا راستی دا کوبانه کفتت لپت داشانا امشون یعنی جارا بچه کنترل که بدهینه ما تقریبا نزدیک 75 ساده ما هات با کنترل کردن دستت پیشمرگه و شروانه دا دوی دمه دا دویمین جه استراتیژی کلناوا باجر کوبانی جه دست چکدارن داعش هاتبو درخستن دبستان یرموک لباشور باجر کوبانی دروجه 18 ماه 12 سال 2014 دا بو و سیمین جه گرین کج آلی هیزن هفوش و هاتبو کنترول کرن ناوندا چاند و هنر یا باقی خدو دروجه 22 ماه برچله سال 2014 دا بو ئەوەی ئێستا لە ناو شاری کوبانیین لەم شۆنە پێشتر ئێستا لێ ڕاوەستا بووین بەدەستی داعشەوە بووە ئێستا بەدەست برادرانی یەپەکەوەیەوە ئەویش بە پاڵپشتی هێزەکانی پشتیوانی پێشمەرگە توانیمان ئەم شۆنانیان لە دەست بسێنن و بەرەو پێش بچن. دپش را شکستن ریخستن داعش لناوا باجر کوبانی بردوام ببون و دروجه 25 ماه برچله سال 2014 دا شاردری کوبانی و دبستان خنسا یا کچکان و در دور وان هاتبون کنترل کرن. ئێمە ڕۆشتنمان بۆ کۆبانی زۆر گرنگ بوو چونکە هەواڵانی یەپەکە ئەو کاتە یعنی دیار بوو زۆر پێویستیان بە ئێمە بوو لە ڕۆی چەکەوە و لە ڕۆی دەرونیەوە لە ڕۆی معنەویەوە کە ئێمە ڕۆیشتین ئەمانبینی لە دەموچاویان چۆن وڕێیان بەرژە بووە یعنی کە ئەچوینە سەنگەرەکانی پێشەوە کە ئەمانبینی هەواڵانی پێشمەرگە یەکسەر کە پێشمەرگەی ئەبینی هاڵسابە پێ بە ئەیوت بژی پێشمەرگە یعنی ئەمە دیار بوو کە وەرەیان بەرز بووە بێژگەوەش یعنی چەکی قۆرسمان لەگەڵ بوو
ئەوان چەکیان پێ نەبوو چەکی قورس ئیتر چەکەکانمان دەوری کاریگەریە بوو لە ڕزگارکردنی کۆبانی یعنی شتێکی گرنگ بوو بۆ کورد یعنی ڕۆشتنی پێشمەرگە گەر پێشمەرگە نەبووە لە دەستمانە چوو داعش داگیری ئەکرد هەمووی بەڵام ڕۆشتنی پێشمەرگە پاڵپشتێکی باش بوو بۆ یەپەکە و یەکگرتنەوەی کورد بوو لەو شارە. بەگەیشتنی هێزی پێشمەرگە بەڕاستی معادلەکە گۆڕاوە داعش کەوتە پاشەکشە لە هێرشێنانەوە کەتە بەرگری و ئێستاش بە هۆی گۆڕلومانە سەختەکانی هێزی پێشمەرگە هێزی پشتیوانی پێشمەرگەی کوردستان داعش زۆر لاواز بە ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەدایەوە ڕۆژ بە ڕۆژ گورزی گەورە دەخۆ لەسەر دەستی هێزی پێشمەرگە. پشتی وێ دەبستانە ڕەش و حەوزێ ئاوێ لە بەڕەکە کاشێ مشتەنور di roja 31 meha berçileyê sala 2014 da hatibûn kontrolkirin û di pişra çargoşeya ewlekarî di roja 4 meha çileyê sala 2015 da hatibû kontrolkirin. Nelvêrê her erdekê dinyayê da Kurdek lêbît em hazirîn piştevanî wan bikin çunku birêv me. Em hatîne Kobanê harîkariya birêtxwe şervanên Kurdkên ku bû Kobanê rizgarkên û ew pêşmergî hilberî me hatin heko hatin 15 destê wan da mabû heta em hatîne cihêvan kire pîncî û me heta nûkeya kiriye 8 sadê inşallah em di Kobanê rizgarkin. Ji yekîneya pêşmergeyan ya duyem pêşmergeyek di şerê Kobanî da birîndar bûbû û piştî 46 rojan ji beşdariya di şerê Kobanî da yekîneya pêşmergeyan ya duyem di roja 16 çileyê sala 2015 da bi yekîneya sêyem ra û diriya deriyê Sînûriyê Murşid Pînarê re hatibû guhertin. Wekî her du yekîneyên yekem û duyem yên pêşmergeyên Kurdistanê di şerê Kobanî da yekîneya pêşmergeyan ya sêyem ku hejmara wê 125 pêşmerge bi seroktiya her du emîdan Mosleh Zîbarî û Deham Gergerî bû jî şer berdewam kiribûn. Di dema yekîneya pêşmergeyan ya sêyem da di şerê Kobanî da û piştî şer û pevçûnên dijwar di roja 19 meha çileyê sala 2015 da kaşê miştenûr hatibû kontrolkirin. Alay Berzî Kurdistan selam bikin. Nuka em sergirê miştenûrê em gundê Debr û Beredwî em ê bordûman kirin bi hemahengî gel şervanên Kurd û spêdêş em rexê Rojavayê bûn çekêmel ser Rojavayê sergirekî bû bîne Telê Şehîr ew gundên wî rexên Rojavayê bordûman kir. û her weha kevan an qosê li ser rîya Helebê û nexweşxaneya niştimanî ya Kobanî û tevahiya taxa botan di roja 20 meha çileyê sala 2015 da hatibû kontrolkirin. û bazara keskayiyê ku dikeve navbera taxa Hejreşad û Kaniya Ereban di roja 21 meha çileyê sala 2015 da hatibû kontrolkirin. Evrûke çawa hêzên me leşkerî yet her çand parçet Kurdistanê Kobanê ek bigirtiye bêgive şerê cetê Daişê dikin em mosa bibînin ku hêzên me siyasî jî ek bigirin û bo berjewendiyê milletê Kurd heta bigihine armanca xweya mezin azadbîna her çar parçet Kurdistanê. ئێمە لە کۆبانێنە کە بچینەوە باشوور حتمەن هەست بە بیری کۆبانێ دەکەین کە خەڵکی کۆبانێ خەڵکێکی زۆر کوردپەروەرە نیشتیمان پەروەرە لە پاش گرتنی کۆبانی وەسف ناکرێت لە خۆشەکەی بەڕاستی ئێری مەرحەلەی دوم دەستمان پێکرد لە بۆ گوندەکان هاتنە vê Kobanê gelek gelek menaviyetê me gelek berzav dilê me gelek pêxweş em hatîne Kobanê û Kurdistanê inşallah em her leberê şerê dijminê xwe dabî. Bedil biketin û îmro li ser fermandekeman Esîno bû herêmê Kurdistan
اما زور بیری کوبانه کین لا کردستان هیچ هستم با غریبی نکردی زور با بدر خوشی و هاتنا کوبانه با خدمت کنی خاچ خوما خلق کوبانه وقتی ما تیوری خلق کوبانه وکی به خوشکو برایتی یک دناسین کیف و زور هات وقتی پیشمرگل ویری زور کیف وان هات وکی خوشکو برایتی یک بونو اما وکو پیشمرگی کردستان هاتین بو کوبانه و بو وزبسیم و بو رزگار کردنی کوبانه و زور خوشحالین بو هرسا پارچه کردستان خسته ما پر خوشه بو کوبانه اما کی پیشمرگی هزی پشتیوانی ام هاتین کوبانه دل مگله کی خوشل کوبانه ام گلک به خوشحالین وقت کوبانه آزاد بو سردست پیشمرگی وجباسه وانت اللي رينا كام نالي ليش وقتك يتشكر دولة إسلامي بين باجرت ما كنترول بكن ام ليرة ما سرقفتنا غازور باشر دست خوب هینای دبستان شریعه و کولان در دوراوه اتاق و مزگفت سیداجی دروجه 24 ماه چلی سال 2015 دا هاتبون کنترول کرن. کاروانی سیم ایمن دیسا چو لسوک سرپشتاری او هزی پشتیوانی لسر او برنامج لسر او تنسيقي تواوي انكشن قوناخ كي زور باشمو ايما لمرحله كي برگري كتن لصدى حفتا وبينج ايما رزقار بو لنوزدي يكف هدفي استراتيجي لقل او قوتي يبكو يبجو ثورقه مشتنور رزقار بو بلام وضعي يبقى زور باش بو بأم تشكو أم قوتي بيشمرقو لفروكا كان يبقى يما بايمانا درس بو زور باش بو دروجه 26 چلی سال 2015 داجی تاخن پیشسازی کانی عربان و مقتل لباجار کوبانی هاتبون کنترول کرن. آنگو پشتی شر در دور 4 ماهان دهندر باجار کوبانی دا و شهید بونا زیدتری 400 شروانان با آوایی که فرمی چکدارن ریخستنا داعش دروجه 26 چلی سال 2015 دا دناف باجار کوبانی دا نمابون جبلی جنازه انوان و شر بداوی ببو و در دور نیو باجار کوبانی دا انجام دا ویران ببو. افرو بشیوه که فرمی رزگار کرنو پاک کرنا فاقش کرنا باجار کوبانه جه به تواوی جه دست دشمن تروریست راد گیری و به مزگیلیا هر آمازن ددینا گلو سروک و پارلمان و خزان سربلندن شهید و بریندار کردستانه و هر واسا به مزگیلیا هر آمازن به تایبتی ددینا گل خوشتوی کوبانه بجید کرد و کردستان بجید پیشمرگه و شروان بجید کوبانه پشتی آزاد کردن کوبانه او هزن پیشمرگی کردستان ناکوبانه همچون اثر گیره مشتر نور مسرود ای رقیب گوتا و ام لیرش بیجین و ای رقیب ما و قومی کرد زمان ناشک نانوی آلا کردان بەهۆی سەرکەوتنی و کۆنتڕۆلکردنی شاری کوبانی پیرۆزبایی لەسەر جەنگەلی کوردستان دەکەین و هەمووی کوردێکی لە هەر شوێنێکی جیهان بێت ئینشەڵڵا بەویستی خوا کوردی هەر چار پارچە بەیەک دەگەینین بژی کورد بژی کوردستان ئێمە وەکو هێزی پشتوانی هاتیونە لە کوبانی شەڕ دژی چەترەکانی داعش بکەین لەخوا بەزای بێ هەمووی ئازاد بوو و پیرۆزبایی لەگەلی کوردستان دەکەم و دەستخۆشی لەم پێشمەرگا قارەمانەکان بکەم بەڕاستی جێبەجێ ئەمری خۆیان کردووە خلکی کوبانه و لهر چهار پارچه کردستان پیروز دکم سرکردن کوبانه با گله کرد گله مهم بو چون ام کرد همه یک دنگ بودن و همه یک آوا بودن هست بودن ل کوبانه. امید هات یک کوبانه و کو هزکانی پشتیوانی کردستان امید هات یک کوبانه بو خدمت کردن گله خوال کوبانه به فرق و جدایی د پشرا و یکینه پیشمرگیان لگوندوارن کوبانی شر لدجی داعش بردوام کربو. لجوه یکینه پیشمرگی یک بناو زیروان اکرم مزوری دروجه 20 چلی سال 2015 در لکوبانی وکی یکمین پیشمرگه شهید کتبو و دو پیشمرگیان دنجی بریندار ببون. و پشتی 45 روزان جبشتاربونا د شر کوبانی دا یکینه پیشمرگیان یا سیم دروجه 28 شباط سال 2015 دا د دری سینوری مرشد بینار راوگریا بو باشور کردستانه. ما دست گند دوروبر کوبانه کرد که پترج 400 گنده بون روشهلات و روشاوه جنوبی
ام درخو گشن سر بار فرات رخه روشاوه ام گشن سر بار فرات زیکو جرابلس الویره ما مسافه 22 کیلومتر هم گشن سر بار فرات ما او گنده دور بر همو رزگار کردن و رخه بلابیتن جنوبیش ام گشن سر بار فرات هد زفری تبا و کی حرف ال الویرش ام گشن گنده خروس سر بار فرات که جایی که مهم بو سر جسر قراقوز گنده خروس قبر بلابیتن پاشا یه عثمانی الویره بو سلیمان شاه که زور مهم بود تنسیق الگل ترکا و گل شروانان مشیا ویرش بین سری بار فرات پشتینگی برای ما کفته رخی بلابیتن گریسپی که نقطه که زور استراتژی بود اویش 62 کیلومتر دیرو کوبانی بود نقطه که مهم بود تجارت ویره بود همو دور برین کوبانی ورقه چون ویرش گل هواران پشتی ما بلابیت گلک جهان استراتژی ما استاندین وک معمل اسمنتي لافارج يا روسي وجندين عروس ام مشاين همو جندين كوباني ينبري بازداي حيوانه كداس 11 دابون كدبنا بتر 400 جندا قهرمانيا پشمرگی من قهربانو و پشتوانیا حزب پشتوانی مشام رزگار کین ها تیم پشمرگی ها د دما بشتاربونا یکینه چهارم یا پیشمرگه کردستان که هجمارا و 124 پیشمرگه به سروکتی هر دو عمیدان طلعت زراری و یاسین غریب د شر کوبانی دا شر لناوا باجیر بداوی ببو و لگندوارن کوبانی بردوام بو جبر و یکی پیشمرگه یانجی جه خوا گوهری بون جناوا باجار کوبانی در کتبون و لگند ترمک لباشور کوبانی به در دورا 3 کیلومتران به جه ببون بە هیمەتی پێشمەرگە و بە هیمەتی هێزەکانی پەگا ئێستا ڕۆژ ئاوا تەواوی کۆنتترۆل کرایە هەتا سەر ڕووباری فرات یاین داعش لەو جیهەتەی نمایە لە زیاتی ڕۆژاوە هەروها لە باشووریش نەمایە تەنها ئێستا داعش لە منتیقەی گرێسپی مایە داعش لە باشووری ڕۆژهەڵات مایە ئینشاءڵڵا ئەوەش بە پێی ئەوەی کە هێزەکانی یەپەکە دەتوانن لەو زیانەش کۆنتترۆلی ئەو شوێنانە بکەن هەموو گوندەکانی دەوروبەری کۆبانێ لە دەست داعش ڕزگار بکەن. وەکو وەجبەی چوارەم کاروانی چوارەم بەگەیشتنمان بۆ ئێوە شەڕ گەیشت بۆ دەرەوەی کۆبانی ئێمە کە چوین شەڕ لە دەرەوەی کوبانی بوو بە بەشداریکردنمان بۆ پاڵپشتیکردنی براکانمان لە خۆر ئاوا توانیمان جێدەستمان هەبێ لە ئازادکردنی چەنەها دێە تقریبان ئەو دێهاتانی کە ئێمە شەڕمان تیا کرد بە قەزا و ناحیەکانەوە خۆی ئەیە لە 15 بۆ 20 گون زیاتر ئێمە شەڕمان تیا کرد شەڕی فعلی و هەندێک شەڕیش هەبوو هەتاکو دیارەکانیان ئەو شوێنانە دیارترین شوێنیان وەکو خەرابەعەتوو وەکو دەربازە وەکو شێخلەری سەر و خوار و هەتا ئەگاتە سەر ئاوی فرات لە سەر ئاوی فرات ئێمە توانیمان لەوێ داعش بخەینە ئەو دی و ئاوەکەوە و بەرەو ناوچەکانی جەرابلوس ڕاویان نین کە ئیسا حالین وابزانم شەڕ لەو ناوە دەستی پێکردو شەڕ هەیە حاڵی حەزر کە ئێمە لەوێ نەماوین ئێمە توانیمان لەو شەڕانەیە بەشدار بین و برینارمان هەبوو و ئەو چەکانی کە پێمان بوو توانیمان پاڵپشتێک بۆ براکانمان بکەین و جێدەستمان هەبێ لەو شو بە سەربەرزیەوە جێدەستمان هەبوو لەو شوێنانی کە شەڕی تیا بوو ئازادمان کرد پشتی کۆنتترۆلکردنا پرانیە گوندەوارên کۆبانی و پشتی 61 ڕۆژان و برینداربوونا پێشمەرگەیەکی دەشەرە کۆبانیدا یەکینەیە چارەم یا پێشمەرگەین کوردستانê di roja 28 Nîsanê ji Kobanî vegerya bû û sibaha roja 29 Nîsanê gihiştibû başûrê Kurdistanê û di wê rojê da erkê pêşmergeyên Kurdistanê di şerê Kobanî da bi dawî bibû. Pêşmergeya dawî ana ve kîrîkê da di deriyê Sînûriyê di navbera Kobanî û Bakurê Kurdistanê ra derbasî aliyê Bakurê Kurdistanê bû û wê ew erebeyên xwe li wî alî deriyê Murşid Pînarê سوپاسی کەنالی ڕووداو دەکەین لە بیدایەتەوە لە هەر سار وەزوە لەگەرەوەی بووە لەگەر وەزبەکانی دشکاری کردیا ڕووداو دەوری خۆی دیتیا سلااومان هەیە بۆ کەنالی ڕووداو سلااومان هەیە بۆ هەموو خەڵکی کۆبانێ ئێمە قەرداری کۆبانێنە ئینشاءڵڵا پاشماوەیەشتر کۆبانەیەشی نوێ دروست دەبێت کۆبانێ بوویتە دەستە خوشکی هەلەبزە کۆبانێ کوردی بە دنیا ناسان کۆبانێ پاشە ڕۆژێکی باشی دەبی ئینشاءڵڵا
زرارên canîk û pêşmergeyên Kurdistanê di şerê Kobanî de dabûn şehîdek û 16 birîndaran bûn û hejmara tevahiya pêşmergeyan ku di her 4 yekîneyan da di şerê Kobanî de beşdar bibûn 549 pêşmerge bûn û ew di henderê sînorên sê welatên endam di neteweyên yekbûyî da û di sê perçeyên Kurdistanê re xwe gihandibûn Kobanî û vedegeriyan Başûrê Kurdistanê. ئەو زەربگوشندەیە و هاتنی هێزی پێشمەرگە بۆ خۆرئاوای کوردستان خۆی لە خۆیان بەدەر لە شەڕکردنەکە لایەنێکی سیاسیشی بەدواوەیە هەر تەنها ئەوە نییە کە ئێمە بڵین هەر شەڕ ئەەکەین لێرە ئەمە ئەتوانم وای بشوبهێنم بڵێم دوو هێزی دوو پارچەی گەورەی کوردستان بەیەکەوە ئەبەستێتەوە باشوور و خۆرئاوا خۆی لە خۆیان ئەمە دڵی شەقامی کوردی خۆش ئەکا خۆی لە خۆیان ئەمە گۆڕانکاریی تازەیە لە مێژووی کووردا. جبلخانەیەک و حکوومەتە هەرێمە کوردستانê ji şerê Kobanî re pêşkêş kiribû derdora 130 ton cebelxane bû. Cara yekem pêşmergeyên 7 bar hilgirên cebelxaneyê bi xwe re derbasî Kobanî kiribûn. Cara duyem jî 4 bar hilgir bûn. Cara sêyem jî 5 bar hilgir bûn û cara çarem û ya dawiyê jî 11 bar hilgir bûn. چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ ڕەوانەکردنی پێشمەرگە بە فەرمانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان ڕووداوێکی گرنگ بوو لە مێژووی ملەتی کوردان. ئێمە وەزبەکانی پێشتر بە تایبەتی وەزبەی یەکەم ژیانیان زۆر لە خەتەردا بوو چونکو کۆبانێ سێ بەشی داگیر کرابوو لە لای داعش بەڵام کە پێشمەرگە ڕۆیشتن پێشمەرگەی وەزبەی یەکەم تووشی شەڕ بوون توانیان 150 کۆبانێ لە دەست داعش ڕزگار بکەن بە هاوکاری یەپەژە و یەپەگام. ئێمە وەزبەی چارەم تەواوکەری وەزبەکانی تر بوون. بەڵام ئەمە لە 27 مانجی 2015 کە ڕۆیشتنە کۆبانێ لەوێ پێشوازیمان لە کرد و جێی وەزبەی سێمان گرتەوە. بەڵام کە ئەو دەمە ئێمە چوو بووین کۆبانێ ڕزگار کرابوو لە زیاتی ئەنی کۆبانێ بە تەواوەتی و تقریبا نزیکەی 200-300 گوندیش ڕزگار کرابوو. شەڕ لەبەری ڕۆژئاوا هەبوو لە سەر ڕووبار و شەڕ لە جنوبی شەبوو بەڵام بە شێوەیەکی کەمتر بوو. یعنی زۆرتر وەزبەکانی تر زیاترانەوە کرد. و تەواهیە دەما بەشداربوونە هەر 4 یەکینەیەن پێشمەرگەیان لە شەرێک کۆبانیدا 184 ڕۆژ ئانگۆ دەردۆرە 6 مەهان بوون. ئێمە وەک هێزەکانی پشتیوانی هێزی پێشمەرگی کوردستان ئێمە لە یەکەم وەزبۆ کە 4 وەزبە هاتوینەتە کۆبانی هاتوینە ئەرک و کاری خۆمان لێرە جێبەجێ کردووە و ئیشەڵا بانی ئەگەڕێنەوە باشووری کوردستان و لەوێ درێژە بە خەباتی خۆمان و کە ئەرک و کاری خۆمانە دەین و ئەچینە سەر کارەکانی خۆمان لە باشووری کوردستان. هاتوین بۆ شتێکی زۆر پیرۆز ئەرکەکەمان زۆر بە جوانی ڕاپەڕانوە و زۆر لە خەڵکی کۆبانی زۆر ڕازین بەڕاستی زۆر پێشوازی گەرمیان لە ئێمە کردووە زۆر دڵسۆز بوونە بۆ ئێمە کە بەیانی ئەگەڕێنەوە هەست دەکەین کە ئەرکێکی نیشتیمانیمان پێ سپێردراوە و ئەرکەکەی خۆشمان بە باشی ئەنجام داوە و سوپاسی خەڵکی کۆبانیش ئەەکەین ئەوەی کە ئەم غەمگیرین کە دی گەڕێنەوە ئەوەی کێژی لە غەمگیرین کە نەچینەوە بۆ خزمەتە ئێرە بکەین. بەسە بڕیارە جەناوی سەرۆک بارزانانی ئەمێتاتۆ و بڕیارە وژی دێگەڕێنەوە. وەکو ئەم ڕڤیانە ترکی بە فکرە ملت بێ کەس پشمەتنە ئەمیسۆنە بیخوادینە و ئەم چوونە ترکی ملت ئێمە ینی پشمەرگێمە کە هاتن ملت پڕ کێفخۆش بوو پشمەرگە کە هاتن کۆبانی دبن دەستێ داعشدا بوو کۆماری ڕێزگار کردن ملت ئێمە ڤەگەریا ماڵێ خوا ڤەگەریا عەردێ خوا ینی ملت ئێمە ینی پشمەرگان هێزێک دا ملت ئێمە ینی قووەتێک دا ملت ئێمە. پێشمەرگەیەن کوردستانê di dema beşdarbûna xwe ya di şerê Kobanî da ne tenê şer û berevanî ji ber Kobanî vedikirin. Bi qasî ji dest wan dihate der wan alîkariyên mirovî jî ji sivîlên ku vegeriya bûn Kobanî re pêşkêş dikirin û ji bilî hezkirinê seredanên berdewam di navbera pêşmergeyên Kurdistanê û sivîlên Kobanî de hebûn. ئێمە وەکو تیمی پزیشکی وەزارەت پێشمەرگە بەڕاستی کاتێک لە هیچ ساتێک کەم تەرخەمان نەکرد لە خزمەتی خەڵکی کۆبانێ لە خزمەتی خەڵکی کۆبان دابووینەوە هەر نەخۆشی جا هەبێ هەر کەسی جەهادەوە لە ئێمە بۆ پەڕی دڵسۆز و شانازیەوە وەکو یەکێک لە برا پێشمەرگەکان عیلازمان داونێتی و چارەسەرمان بۆ کردوون. البلاد غير محتاجة أغراض الجيرة لازمة وأي درجة بسباسيو پێشمەرگە دەکات مەسئول کوژمارە پێشمەرگە شاندا بێدارێ ئەم دەبێ هەر بژی هەر چۆر پۆرجێک پێشمەرگە هاتن گەلێکی بێمە خۆش بوو و ئینشاءالله ونە مەوەڵاتە ئەمە ڤەگەرینە و ئەمە هەر کەس هەر نەماڵێ خۆی وجی بسلامەت ڤەگەرنە وڵاتێ خۆ سەر چۆڤێ مەرەوەتە
ئێمە کە لەوێ بوون خەلکی کۆبانێ بە گەورە و بە بچووک بە ژن بە پیرەمێد هەمویان ڕۆژانە سەردانیمان دەکرد دانگۆمە زۆر خۆشین کە ئەو بڕیارە لە سەرۆکایەتی هەرێم و لە حکوومەتی هەرێم دەرچوو سپاسی حکوومەتی هەرێم دەکەین کە پێشمەرگە ڕەوان کردی ئەمە پێشمەرگە بە ڕۆڵی خۆمان دەزانین بە برای خۆمان دەزانین ینی خەلکی بووە بە تەمەەن داهاتەوێت دەیویست بەس پێشمەرگە ببینێ ینی بەس پێشمەرگە دەیوەمە ئەو پێشمەرگانە دەبینین کە پێشمەرگەی شۆڕشەکانی پێشترن وەکو شۆڕشی شێخ سعیدی پیران و شۆڕشی قازی محەممەد و شۆڕشی ئەیلول و شۆڕشی مستەفا بارزانانی ji berî ku pêşmergeyên Kurdistanê di warê leşkerî de li rex hêzên din xwedî rol bûn di şikestina rêxistina Daişê û kontrolkirina bajar û gundewarên Kobanî de pêşmergeyan rêz û nirxekî netewî yê bilind nava miletê Kurd da û di dîrok û bîrweriya xelkê Kobanî de li pê xwe hîşte bûn. وإما هاتينا خويني خومان بريجين دفاع لخاش كردستان بكين ولا الروش آوا دفاع بكين حتى آخر تلوبي خيرمان هر شوێنێکی کوردستان پێویستی بەهێزی پێشمەرگە هەبێ ئێمە ئامادەین تا درۆپەی خوێن دیفاع لە خاک و وەتەنی ئەم کوردستانە بکەین چ لە باشوور چ لە باکوور بێت هەر شوێنێکی کوردستان بێ ئەمە وەکو پێشمەرگەکانی یەکەی هەفتا و هەشتا بە میرێ گشتیەوە هاتوینە لێرە کواناتە دوات لۆپی خوێنمان ئیشاڵە لە شاری کۆبانی دەزەنجین و ئیشاڵە بەو زوانە مژدەی ڕاگەاندنی سەرتاسەری کۆبانیا دەیگوت حالم دەیزانێ سەبرێکم لەسەر بگرن باتەوە بکەم سەربانێ هەڵێ دەگرم و دەڕام یەکسەر بۆ سولەیمان و هەروەها بەشدەربوونە پێشمەرگەیان دە شەرێ کۆبنیدا دەنگڤدانەکە مەزەن دناوە مەدیە و جڤاکە ناودەوڵەتی دەژی وەکی ئارتێشەکە فەرمی لە دژی تەرۆرستان دەبوون. پشتی کو داعش عێریشی کۆبانێ کرد بڕاستی ئەم حەوجەدی قوای کوردی بوو خواستن پێشمەرگە هاتن کۆبانێ بڕاستی ئالیکاریەوەن گەلک بوو بە خەلکی کۆبانێ ڕ خاستن ئەسلحەی گران بووان ڕە هەبوو کا نەبوون کارێکی باش بگرانە داعش بە دوورخستانە و معنەویاتی مورالێ خەلکی کۆبانێ گەلێکی بووە پێشمەرگان گەلێکی بلند بوو. پێشمەرگە ji کۆبانی vegeriyan û ew şer bi dawî bû lê nirx bilindiya wan di nava xelkê Kobanî de ji bîr nebûye û hîn jî zindî maye. Li gel dost û biradera diparêzin van çeperan ew jî hemî pêşmergelan nexş û silor girtine سپاس بۆ هاوار هاتنەی نەخشە و سێڵۆر گرتنەی سپاس بۆ هاوار هاتنەی پێشمەرگەنەی